واز دكتور بينا كريمانتو كريمان وعد يبدا بقبير لو بابا نكيوا او بابا تداخا وعد بدايكي خود تكايا دا بعد الثيرة دا كاتو داتشي مني وش باغي منها قرب ارسل بابتنا على كيف خوي بابا مبورا نافا سلف زوزو ديش لما توزك صراحتكم باش برو سلاحك باشا دوان على كيف خوي الفاتحة خوافيك کاک سەنگەر بەخێر بیت زۆر سپاس چی بوو برا خۆ باس نەکرد لای دایک و باوکت بەڕێوەڵە باسم کرد ئەی من نەموت باسی مەکە ئێ کاکە نابی ڕاستی و دروستی بابەتەکەی بزانم ئێ باشە حەقی خۆم نییە حەقتە بەڵام نەدەبوو باسی کەی چکە دایکم زۆر یەقین بوو لەگەڵ سەرەوە بابەتەی کاکە چێ دەڵێت داچ ڕەحمەتیت بە سەهودا نەڕۆیشت بوو دایکم بە سەهوا نەچووە دایکم پێش 2 هەفتە پێش ئێستا دکتۆر ئیزنی دا وتی بیبەنەوە ماڵەوە 2 هەفتە پێش ئێستا ئێمە دەمانزانی دایکمان دەبێت بەڵام هێنامەوە ماڵەوە 2 ڕۆژ پێشەوەی بێن بۆ لای تۆ دایکم وتی بڕۆ باوکتم بۆ مانکە بابت مایە لە مناڵیەوە باوکم نەبینیوە بەڵام زڕ باوکم هەیە پێش 5 ساڵ پێش ئێستا دایک و زڕ باوکیشم جیابوونەتەوە دایکم داوای لێ کردم بچم بە دوای زڕ باوکما منیش چوون بانگم کرد نزیکەی نیو سەعاتی قسەیان کرد بەیەکەوە دواتر زڕ باوکم ڕۆشت دواتر دایکم بانگمی کرد وتی بڕۆ بۆ هەولێری نوێ کۆڵانی 108 قەت لە بیری ناکەم لەوێ ماڵی سەیفەدین هەیە منیش هاتم بە دوای ماڵی سەیفەدینا بگەڕێ جیان کوڕێکیان هەیە ناوی سەنگەرە دایکیشم ڕێک ئەو ناوەی دەویست گەڕام ڕقەمی تۆم دەستکەوت لە گەنجێک وەرم گرت وتیان عەسر دێتەوە لە دەوام منیش بۆ بەیانەکەی تەلەفۆنم بۆ کرد ئەوە بواتم بە دواتە دوای ئەوە هەموو ڕاستیەکانت زانی خوایە گیان زۆر شکر خوایە چاکەکەم لەگەڵ بکە خوا بم بە لای زڕ بابەکەت من لەگەڵ زڕ باوکما قسەم نییە تەنانەت هاتە تەعزیەکەی دایکیشم دەرم کرد تکات لێ دەکەم برینم گەلە گەورەیە تکایە سەنگەر لەبەر خاتر وەسیەتەکەی دایکم لەگەڵ تەعابم تا کۆتایی ڕاستەکە دەتخوا هەتا کات درەنگ نەبووە تخوا دەستە با بڕۆین الفاتحة خەریکە مێشکم بتەقی تۆزێ ئارام بگیر هارامی چ ببمەوە لە پاش ئەو هەموو شتێک کە بەسە من هاتیە ناوی خوا بێنە دەبێت چ بیکەیشە نازانم دەبێ ئەو مۆزوعە لەبیر کردبی
ده تلفونك بكا. باشا هوار بابا جوابي بدرك لا ليقى رواسي جوابي بدرك يبغى ليش والله لتشي مكاكا يبغى ليش ده وبكره أوي أم الظالم ده بستري بخواخهم دك والجملة ما بدأ نعمل. الو والله بابا ولا شيء بابا لا شيء ما ايه زور باشا اقل خوبي باشا باشا وعافيس مبروك كاكا مبروك خير يا ابو مبروك باشا توزع زوبة توزع آرام او بهم قلتي ولا سي شيء او موسوعي هلا بيرتوا أوه خواه زور شكر خواه جي. سلام الدورون اسم ايشي باشا باشا برو. أوف خواه زور شكر مرت.